وەختتان بەخێر خەرکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیبەیتەیە ئەو شەوی ئێمە اختصاصی هەست بە شەنوکەوکردنە مەسئلەیەک بە ناوی بۆ و بربەستەکانی ڕاپەڕینی خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەنە دەوڵەتە یەهودە عێراقی بۆ ناتوانێت ڕاپەڕێت و بربەستەکانی چین و چۆنیەتیە ئەم ڕاپەڕینە چۆنە و چه شکڵیە. لە خلالە ساڵانە ڕابردووە ئێمە بە ژمارەیەکی فرە لە خەڵکە خۆمان لەو بەشەی ژێرە دەسەڵاتە کۆرپۆرێشنە یەهودە عێراقی پەیوەندی پەیمانەوە کردەگە لەبەر ئەوەی کە بەرقە هیوایەک لە ناو دڵیان ناڕۆشن بوو گەسەوە، بەڵام لە ژێرە تەئسیراتە سیاسەتە هەنووکەیی و تەفەکرە هەنووکەیی و ڕوانینە هەنووکەیەکە کە لە ڕێگەی سۆشیال میدیاکان و لە ڕێگەی کەسایەتیهای جۆرا و جۆر بەناوە کەسایەتیهای سیاسی و میدیایی بڵاو ئەکرێتەوە و لە ژێرە ئەزمونە ژیانێکی ئمڕۆیی کە لە ژێرە دەسەڵاتێک بەناوە دەسەڵاتە حرێمە کوردستان تاقی ئەکرێتەوە. ئەم مەردەمە ڕوانگەهایەکی جۆرا و جۆریان هەست. بلەخەرە هەر بەشێک لەم بەشە قەومی ئیتنیکیەی کورد تایبەتمەندیگەلێکی مێژووی معاسری پەیدا کردەگە. بۆیە ئێمە محاولەیەکەین ئەمشەو تا ئەوەی کە ئەتوانین نۆعێک بانگەوازی مانیفێستی ڕاپەڕین خوازیەک وەکو مەدخەلێک بەرامبەر بە ئەم داستانە بکەینەوە. سەرەتا من ئەبێ هەم شەرحێک لەوە بکەم، هەم شەنوکەوێک بکەم بۆ ئەوانەی کە تا سەرەتایەک ئاشنان لەگەڵ ئەلفبای سیاسەتە. بزانن مەلا بەختیار لە ڕۆژان ڕابردوو کۆنفرانسێکی هەبوو دوای ئەم بڕیارانەی دادگاهە فێدراڵی. کورتێک لە دەنگی مەلا بەختیاریان بڕیگە و بۆ منیان هەناردەگە کە گویا مەلا بەختیاریش فێرە قسە بووگە لە ئاخێز و بڕێک لە قسەکانە ئاخێز تکرارەکەتەوە. من ئەمە لێ ئەدەم و ئەوجار زەرورەتە ئەم دیبەیتە دەرئەکەوێ. گەشارەسەر نەکراوە، سنووری کوردستان دیاری نەکراوە، پشتی کورد لە دیپلۆماسیەتی عالەما لە سەفارەتەکانە تا ئێستا جێبەجێ نەکراوە، مەجلیسی ئیتیحادی تا ئێستا جێبەجێ نەکراوە، مەسەلەی بودجە تا ئێستا جێبەجێ نەکراوە، مەسەلەی موچە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەگەر 50 کەیسمان هەیە، مەسەلەی ئەنفال شەرمەکەین بشین باسی بکەین، شەرمەکەن بڕۆن بڵێن حکوومەتی عێراق ئێوە بتانە نەتانوێ ئەم دەوڵەتە نەک حکوومەتی شیعەکان نەک حکوومەتی سنەکان، دەوڵەتی عێراق مەسئولە لە کارەساتی ئەنفال و لە کارەساتی کیمیایی. بۆچی ناچن یەک لایحەی کامل بنووسن بڵێن با بە پەیپەرە بۆمانەکەنەوە؟ خب مەلا بەختیار لە ئاخرەوە وتی ئێمە 50 کێشەمان هەست و یەکێک لەو کێشەکان ئەنفالە. ئەنفال دەوڵەتە عێراق کردوویەتی، شیمیایی هەڵەبجە دەوڵەتە عێراق کردوویەتی، خۆ دەوڵەتە سونی و دەوڵەتە شیعە نییە، خۆ دەوڵەتە حکوومەتە هەرێم نییە، دەوڵەتە عێراق کردوویەتی. خب ئەمە پرسیارێک بوو و ئاخێزە کوردەوار سربەخۆخ بەرامبەر بە خەڵکە کوردەوار تەرحی کرد. وتی ئەگەر کورد لە 1920 خەریکە ئەکوژرێت بەدەستە ئینگلیسەکان و لێو دوا بە دروستکردنە ئەم کۆرپۆرێشنە لە عێراقا کە من تەوزیحە کۆرپۆرێشن ئەدەم، مەلک فەیسەڵ، عەبدولکەریم قاسم، عەبدولسەلام عارف، سەدام حوسێن،
تەمامە ئەمانە کورد کوژ بوون، شەخسیەتیان کورد کوژ بوو، یا ئەمە دەوڵەتە عێراق بوو، کۆرپۆرێشنە عێراق بوو کە مەشیایە کوردی بەخەساندایە. دەی ئەگەر وابوو و دەوڵەتە عێراق بوو و تۆ گەرەکت بوو خڕی بکەیتۆ لە سەدام حوسێین لەبەر ئەوەی بە نەفعت نەبوو وەکو یەکێتی و پارتی بڵێ کە ئەمە کار دەوڵەتە عێراق بوو، چون ئێستا خۆت دەوڵەتە عێراقی، چون تۆ لە 2003 چوویت دەوڵەتە عێراق دانیا، بەشێکی ئەسڵی و ستونێکی ئەسڵی لە دەوڵەتە عێراقی، ئەوجار تۆ نەک بەو مێژوە حیزبایەتیەت کە ئێمە سەرمەندمان ئەنفال و هەڵەبجە کارە تۆ بووگە و تۆ هاوکارە سەدام حوسێن بووی و دەوڵەتە ئێران بووی و دەوڵەتانە مەنتەقە بووی، هەر بەمەی کە تۆ ئێستا خۆت بنیاد نەرە دەوڵەتە عێراق تازەیە فێدراڵیت، تۆ خۆت ئێستا بەرپرسی لە ئەنفال و لە هەڵەبجە. ئەمە دەوڵەتە عێراق بوو خەڵکی کوشت لە ڕواندەزا، ئەمە دەوڵەتە عێراق بوو خەڵکی کوشت لە بلەو بارزانە، ئەمە دەوڵەتە عێراق بوو خەڵکی کوشت، ئەمە دەوڵەتە ئێران بوو خەڵکی کوشت. تۆ کە ئەمڕۆ بەشێک لە دەوڵەتە عێراقی مەلا بەختیار، تۆ ئەم تاوانە لەسەر شانتە، لەسەر شانە یەکێتیتە و لەسەر شانە پارتیتە. ئێوە ئەم دەوڵەتە کورد کوشتانە حەی کردو، زیندوو کردو و من دەنگە خۆتم لێدا. بالئەخەرە وەختی تێتان تێئەگیری لە تەزاددا مەجبور ئەون ئیعترافی پێ بکەن. من پێشووتر ئەمە وتبوو، ئیستا من گەرەکمە بێژم تۆ بۆ وایت، بۆ ئەم جامە ئەواسە بزانە تۆ یەکەم شت بۆ هەر ئینقلابێک ئێژن ناڕزایەتیکی قوڵی پڕ بە تووڕەیە، ئەبێ بە هەوێنە ئینقلاب و ڕاپەڕینێک. ئەوە لە هەرێمە لە حەلیمە کوردستانە دەیان ساڵە ناڕزایەتیە پڕ بە تووڕەیی بەرامبەر بە ئێوە هەس خەڵکەکە نایشارێتۆ و ئێوە ماونەتەوە. بربەستەکانی چین؟ بۆ ئەم خەڵکە ڕاناپەڕێ، بۆ ئەم خەڵکە ڕاتان ناماڵێ، بۆ ئەم خەڵکە تەوانی نییە لە بەرامبەرتانە بێسێ. تۆ یەکەم سوال کە لێتی ئەکەن ئاڵتەرناتیڤە. ئەم ئاڵتەرناتیڤە دوو شت لەبەر ئەگرێت. مەسئلەیە ئەووەڵ ڕابەرایەتیە ئەم قیامە، شەخص ڕەهبەر، مەتن ڕەهبەر، یان بیرۆکەیە ئینقلابێک کە بتوانێت نەخدە ئەمانە بکاتۆ لێیان تێپەڕێت و بەدی لە ئەمانە بێت. بۆیە تۆ لە یەکەم سوالە ئێژن خەڵک لە هەرێمە کوردستانە باوەڕی بە دوو شت نییە. یەک باوەڕی بە کەس نەماوە و ئێژن خەڵکەکە مادە پەرست بووە، جیفەیی بووە، پوڵی بووە. دوو ئێژن خەڵکەکە حیزبایەتی ناکە، بۆ چون ئەوان تەجروبەیەکیان هەست لە دەسەڵاتدارێتی تەحتە نامە دەسەڵاتە کورد. ئەمە نوکتەی ئەووەڵە و سەرەتایی ترین بربەستە لە بەردەمیانە. نوکتەی دووەم، ناڕزایەتیەکان لە هەرێمە و لە حەلیمە کوردستانە لە ناڕزایەتی و جمێن تێناپەڕێ. دەلیلی هەست. دەلیلی ئەوەسە هەر ئەم بەشە بچوو کریاگە سێ مەحافزەیە کریاگەسە دوو بەش. بەشێ تا دێگەڵە زۆنە زەرد، لە دێگەڵە بەرەو خوار زۆنە سەوز. بێرە زۆنە سەوز تا دڵە گەرەکیە جمێن بدەوە خانەوادەیە مەسعود مستەفا
بڕۆ زۆنە زەر تا دڵی گەرەکێ جمێن بدە بە خانەوادەیە جەلال حوسامالدین قادریە. ئەمیش بازیەکی دروست کردگە کە ئەمە اتفاقەخە. اتفاقە سێوەم، ئەم خەڵکە ئێمە کە پەیوەندی سەبەبی و نەسەبی خوێنی و عەشیرەیی هەست، پندێک کەس ئێژێ لە جێی شابازان کۆرکۆرەبازان. کۆرکۆرە باوە قوشە، وەختی شاباز نامێنێ کۆرکۆرە لە جێی دانیشتگە، وەختێ پیای پیاگانە نامێنێت. لە 2003 بەم دواوە ئەکسەریەتە تەدمیرکردن ڕەوەندە عەشایرسازی لەلایەنە حکوومەتە ئەمریکاوە بەڕێنوێنی بەرادەرانە حکوومەتە هەرێم دەست پێ ئەکا وە کۆمەڵێ دیوەخان زیندوو ئەبێتەوە، نەک بە هیممەت و بە خوێن و بە ئێرقە خزمایەتی و کەسایەتی، بەڵکو بە پالەتە دۆلارە ئەمریکایی خانەوادێ بنەماڵێ هەڵ ئەبژێرن بە ناوی سەرۆک عەشیرەتێ. بینایەکی گەورەی بۆ دروستەکەن و دیوەخانێکی پان، پوڵ و ئیمکانات و پلەپایەی حیزبی، جۆرێک کە بتوانێت دوو واستەیش بۆ دوو کەس بکات، لە کناریا خوانە سفرەیەکدا بنێت و خەڵک حەزی پێ بکات و بیکا بە فستیواڵە عەشیرەتە فڵان و بیستیواڵە عەشیرەتە فڵان و بەم خزمایەتی و بەم پوڵەی کە ها بە دەوریەوە خەڵک لە خیاڵ یەک بە تەعەسسوبە عەشیرایەتی و خزمایەتی دوو لە خیاڵە دەسەڵاتداربوونە ئەم سەرۆک عەشیرەتە کە ناپرسێتەوە کەی من ئەم سەرۆکایەتی مەدابەتەوە، بەڵکو کابرای لە لادەیەکە بینایەکی گەورەی دانیە، کەسیش نەیوت کاکە تۆم پوڵتە لەکوێ هاورد، کێ پێتیدا، کێ گەورەتی کرد، تۆ لەکوێ بوویتۆ سەرۆک عەشیرە. 20,000 کەسیان گرت. ئێستا پارتی یەکێتی کە گەرەکیانە معاملەیە بکەن بەرەو هەڵبژاردن بڕۆن پیلانێ بگێڕن بەر عەلەیهە خەڵکی، ئەوڵین ئیتفاقێکە ئیکەن پیاو ماقوڵان و سەرۆک عەشیرەتەکان بانگەکەن کە ئەنەهۆی تر پێویست ناکا ئێمە بڕۆین تاک بە تاک ئەم خەڵکە بوێنین. ئەمە لەکوێ لە تەعارزە لە شعار سۆشیال دموکراسیە کە ئەمانە ئەیدەن و لە ژیانە پەتپەتیە دنیای نێئۆلیبراڵیە مارکتیە کە ئیندیڤیدوالیزم ئێشێ بەسەری و حاکم بێت. ئەمانە بەشە ئابوووریەکەیان گرتگە لە ئین حیساراتە، بەشە کۆمەڵایەتیەکان تەفە و کردگەسەوە. ئێستا خەڵکەکە بە چی کۆنتڕۆڵ ئەکرێ؟ بە عیدەیەک سەرۆک عەشیرەتە ساختە. پێویست ناکایێتە بڕۆی خۆتەکەم خەڵکە قسە بکەی و ڕزایەتەم خەڵکە بێریتۆ. کابرایەک جەدیدەنیش لە هەرێمە شتێک بوو گەسەو مۆت، ئەویش تەزبێحێکی قەزوانی 2 متریە، ئەوەی بیگرێتە دەسە و یعنی پیاەکی ماقوڵە، ورد و دەرس ئەوەی دەسی کەوێت قەزوان بەدار و نەماگە ئەیکەن بە تەزوێحە 2 متری و ئەیگرنە دەستیان. ئەمانە هیمان بەدەسە ئەم کەسانۆ کە تۆ ئەیان وێنیت. هیمایەکن لەوانەی کە دروست ئەکرێن، هیمایەکن لەوانەی کە لە یەک سەرچاوەتێ تۆ بە تەزویحەکانت دەستیان ئەیان ناسی تۆ ئەمانە کێن. یەک ئینسانی خۆ کرد، یەک ئینسانی کە خۆی دروست کرد بێت، ناکەوێتە شوێنە خەڵکی بۆ دەرخستنە شەخصیاتە خۆی تەزوێحە 2 متریە قەزوان بگرێتە دەسەوە. تەواوی ئەوانەی کە بە دۆلار دروست ئەکرێن بە تەزوێحە 2 متری تێنە بەرەوە. من لەبەر ئەوەی لەگەڵ خەڵکە خۆما قسە ئەکەم، بە زوانە خەڵکە خۆم قسە ئەکەم، بەو هەموو تێگەیشتنەی کە لە ژیانەتە کە خەڵکە خۆما بووکمە. بەردەنگە من ئێستا خەڵکە بریتانیا نییە، بەردەنگە من ئێستا خەڵکە فڵانە جێگە نییە، بەڵکو من ئێستا خەریکم لە خەزێنەی وشە و دنیای زمانە بنەماڵەی خۆم
کەڵکەگرم کە لەگەڵ کەس و کار نزیکە خۆما کە ئێوە بن قسە بکەم. بۆ ئەمە من ئێشی قیاسێ بکەم، سەرەتا بڵێم و بێژم مانیفێست چییە. مانیفێست نووسینێکە، گەڵاڵەیەکە بەرامبەر بە خەڵک، بۆ خەڵک، بەرامبەر بە خەڵک و بۆ خەڵک. لە ناو مانیفێستا مشکلەیەک، مەسئلەیەک ئەدرێتە بەر شەنوکەو، ئەدرێتە بەرە شەنوکەو. پاشان لە جوابدانەوەکە کە تۆ تەرحە ئەم مشکلە ئەەکەی، فۆرمەکەی دیاری ئەەکەی، چۆن ئەم مشکلە حەل ئەبێ، تۆ ئیشی فۆرمەکەی دیاری بکەی. مثالەدەم، مانیفێستی کۆمۆنیست و کارل مارکس نووسایی و ئێنگێلس نووسایی، ئەمیری ماکیاڤێلی و ماکیاڤێلی نووسایی هەردووکیان مانیفێستن. مانیفێستەکەی ماکیاڤێل ڕوو بە خەرکە ئیتالیاس، مشکلەیە کە تەرحیەکە یەکگرتنەوەی خاکە ئیتالیاس. ئەو فۆرمەی کە ئەم یەکگرتنەوە دروست ئەکا بۆ وەڵامدانەوە بم کێشە، پرنس یان شازادەیەکی قارەمان. ئەوەی مارکس مەسئلەکە ڕزگاریە چینە کرێکارە، مەسئلەکە ڕزگاریە، فۆرم ڕزگاریە چینە کرێکار، خودە چینە کرێکارە. بۆ تا ئێستا کەس نەیتوانی گە مانیفێستێکی کوردی و ڕاپەڕینی دەرخا و ئاخێزی دەرخا. سەبەبی هەست چون ئێمە جنسە مانیفێست ناناسین. بۆ خاترەوەی ئێمە جنسە مانیفێست بناسین، من ئێشە دوو سێ قیاس دروستکەم بۆ ئێوە. هەمووی ئێمە لە سەرەتاکانە قەرنە بیستۆ لەگەڵە ئەدەبیاتە چەپ ئاشناین. ئەسڵەن ئەوەی بە ناوی خەبات هاتە ناوە ئێمە لە ڕێگەی ئەدەبیاتی چەپەوە هاتووە. ئەوەی تۆ پێ ئێژی حیزب مەوجودە لە خاوەرمیانە لەسەر دابەشکردنی چۆنیەتیە حیزب چەپی و حیزب کۆمونیست هاتووە. چی ئەوەی تۆ ناوی ئەنی دەفتەر سیاسی، چی ئەوەی تۆ ناوی ئەنی کۆمیتەی مەرکەزی، ئەوەی کە ناوێنێ ناوەندی و نازانم ڕابەری و ڕەحبەرایەتی و ئەوانە هەموویان تەقسیم بەندی ئەحزاب کۆمونیستین. بۆیە ئێوە لەگەڵ ئەدەبیاتە چەپە ئاشنان. من بۆ مسالە چەپتێرم لە پیاوە 70 ساڵەیە کە بڕنەوێکی تەقاندگە تا گەنجێکی ئیمڕۆژی لێ تێگا. بزانن پرسیارە گەورە ئەمەسە، ئێمەمانان ئەزانین وەختێ مارکس و ئینگلس هاتن سفارشیاندا بە مارکس و ئینگلس کە ئێوە مانیفێستێک بنووسن بۆ چینە کرێکار کە ببێ بە مانیفێستی کۆمۆنیست. بۆ کۆمۆنیست، بۆ سۆسیالیست نە، بۆ کۆمۆنیست، بۆ سۆسیال دموکراسی نە، بۆ کۆمۆنیست، بۆ سۆسیال مەسیحی نە، بۆ کۆمۆنیست. ئەلەگرا فەرقەکە دەرەکەوێ. پس ئەوەی کە تۆ لێو دوابهی ئێژی مارکسیزم فەرقی لەگەڵ قەراعەت گەلە چەپا و سۆسیالیستە لەگرا بەرجەستاوێتەوە. تۆ وەختێ ڕۆیتە ناوە داستانەکە و ئەوەن شەرحێک ئەکەن لە مانیفێستەکەی خۆیانە، ئەگەن بەم بەشانەی کە چۆنێتی جۆرا و جۆرە سۆسیالیزم هەست کە مارکس ناوێنەوە. سۆسیالیزمە فۆئۆدالی، سۆسیالیزمە مەسیحی مرتەجع،
سۆسیالیزمە بورژوازی محافزەکار ئێستا بە تۆ ئێژن دواکەوتووانە یعنی مرتەجع ئەو ئەمە هەنە مارکسە بە سۆسیالیست مەسیحیەکان و سۆسیالیست فەئۆدالەکان ئێژێ مرتەجع بە سۆسیالیستە بورژواکان وەکو پرۆدۆن ئێژێ محافزەکار بە سۆسیالیستە ئاڵمانیەکانیش ئێژێ محافزەکار و لە کەنارە ئەمە نۆعێکی تر لە سۆسیالیست هەست پێیان ئێژێ سۆسیالیستی ئارمانی سۆسیالیستی تەخەیولگەرا سۆسیالیستی یوتوپیایی فەرقە کۆمۆنیزم چییە؟ کۆمۆنیزم کێشەکانە هەنووکەیە چینە کرێکار دەرمانەکە هەم ئێستا هەنووکەیەکە دەرمانەکە بە سرعەت دەرمانی ئەکا وەڕوو بە داهاتووە لەگرا مارکس ئەدات لە ما بەقیە سۆسیالیستەکانی تر کە مەوجودن و کارگەلێکە ئەوان کردگیانە و تەرحە مەسائلێکە ئەوان لە سەرمایەداری دۆزیگیانەسەوە مارکس بە تۆڕە مطلق گشتیان ڕەدەکاتەوە و لێیان ئەدات وتم بە دوو چینە ئەوەڵ ئێژێ مرتەجع یعنی دوا کەوتووانە باوانەی تر ئێژێ محافزەکار کانسەرڤاتیڤ باوانەی تر ئێژێ تەخەیولی دەبا من تەرحە ئەم سوالە بکەم خەڵکە کوردەوار هەر بەم ئەدەبیاتەی کە من قسەم کرد هەر بەو قسەیەی کە من لە مارکس کردم هەر بەو قسەیەی کە مارکس هەیکەلە گەورەی قەرنە نۆزدەهەمە گەورەترین فیلسوفە قەرنە بیستۆمە چون ئەمە فەلاسفەی قەرنە نۆزدە بوون لە قەرنە بیستا دەنگیان داوە چۆن ئەمانە ئەم ئوسولە ئەووەریەی مارکس ئەنێنە ژێرە پا چۆن لە سەرزەمینە کوردەوارە و ئێمە ئێژن گشت کەسێک کوڕە خاسەس ئێمە کەس زەربی سفر ناکەین دێخۆ ئاغای کارل مارکس گەشتیانی زەربە سفر کرد ئیلا تەبەقەی کرێکار نەبی گشتیانی زەربە سرف کرد من فرە ئەبیسمەوە لە کۆنە کۆمینیست و کۆنە سۆسیالیست و ئەندامانە ئەم حیزبانە و دەم چەرمگ و ڕووناکبیر کە ڕوو بە خەڵکە ئێمە قساکایژە زەربی سرفی مەکە منزورم سفرە بۆ ئەم قسەکە لەگەڵ ئەدەبیاتە سیاسی ئاشنانیە ئەدەبیاتە سیاسی ناناسێت لەگرا یەک نوکتە مهمە پرسیارە گەورە ئەمەسە بۆ ئەوەی ناوە کوردی پەیوەندریاگە لە هەر جێگەیەکە کە دەنگێکی ناڕازی تووڕە هەبێت مەوجودە فەرق ناکە لە دواکەوتوترینیانەوە کە ئیسلامی فاندامنتاڵی بێت تا مرتەجعترینیانەوە کە خانشە چەپە دواکەوتووە دەسە هەزارۆمە ئستعماری بێ بۆ ئەم کوردە مەوجودە ئەم کوردە ئەگەر تۆ بەرابەری بکەی لەبەرەوەی تێبگەین ڕۆڵە هەمان تەبەقەیە کرێکار ئەگەیڕێت کە مارکس باسیەکە یعنی تەمامە ئەوانەی کە تەبەقەیە کرێکار بوون لە تەمامە جنبشکە لە ئیجتیماعیا بوون لە تەمامە ئینقلاباتە جۆرا و جۆرا بوون چ لە ئینقلابهای کلاسیکە لیبراڵیە تا ڕەوەندگە لە ئێعترازاتە جۆرا و جۆر کە ڕەنگە مەسەبی پێوە بوو ڕەنگە جنسیەتی پێوە بوو ڕەنگە میلی پێوە بوو تەمامە ئەمانە مەکانێک بوو کە تەبەقەی معتەرز
کارگەر حزوری بێت. بەڵام کە دێتە سەر مانیفێستە ئینقلابی ئەوجار یەک ڕەوایەت مەوجودە وما بەقیە ڕەوایەتەکان پێناساکرین تا تەبەقەی کارگەر حێزبەوانە نەدات، تا تەبەقەی کارگەر ئەم ئێعترازەی خۆی نەواتە ناوە ئەوانە. ئەگەر بەم قیاسە خەریکین تێ ئەگەین ئەوجار ئێمە پرسیارێک لە خۆمانەکەین، ئەویش ئەوەسە بۆ ئێمە لە مێژووە کولەن ئیگنۆر کراوین و پەراوێز خراوین؟ بۆ ئێمە لە ئەدەبیاتە خەڵکەکانە ترا وەکو ئەدەبیاتە ئەدیان ئێمە کراوین بە جن، الئەکراه طائفەة من الجن. ئێمە بۆ لە ئەدەبیاتە ئەوروپیەکانە بە بەڕبەڕوە بە وەحشی ناومان ئەوەن. تۆ بە تایبەتی ئەمانە ئەوێنی تۆ لە متونی کە جوولەکەکانە مێژوو نوویس و ناسیۆنال نوویسە بۆ تورکیە بۆ ئێران ئەم کاریانە کردووە. ئێمە تەنانەت بۆ لە تاریخە شەرەفنامە کە بەناو ئیشێ تاریخە ئێمە بێت بە یەعجوج و مەعجوج و قەومە کولە و میلەتێکی بێخود ناونراوین. بەڵام لە عەسرە جەدیدە ئێمە دواکەوتوین، ئێمە ژن کوژین، ئێمە خەتەنەکەرە ژنین، ئێمە ژن ئەسوودێنین. ئەم گشتە حەملە بوو ئەکرێ بە ئێمە. با من دیسانەوە قیاسێک بەمە دەستان وەختی دەست پێ ئەکەن مارکس و ئەنگێلس لە نووسینە مانیفێستە کۆمۆنیستە ئێژێت شەبەحێک بەسەر ئاسمانگ ئەوروپا خەریکە ئەسوڕێتەوە و ئەمە شەبەحە کۆمۆنیزمە. کامە حیزبە کە بەرامبەر بەدەسەڵات وەستاوە و بەرچەسبە کۆمۆنیست بوونی دێنادن. پرسیارە من ئیستە لەمەسە ئەمە بۆیەوە تا تۆ تێبگەی تۆ بە من بێژە کامە قێزەونیە لەم دنیا بە مەحزێ تەکان ئەخۆی لە کوردی نادن. کامە قێزەونی لەم دنیا مەوجودە تۆ تەکان ناخۆی لێتی نادن. بێژە کورد پێت ئێژن دواکەوتو، بێژە کورد پێت ئێژن پیاژن کوش، بێژە کورد ئێژن خەتەنەکەر، بێژە کورد پێت ئێژن بێ عەقڵ، بێژە کورد ئێژن وەحشی، بێژە کورد ئێژن جن، نەوەی جن. کامە کەسیفی لەم دنیا هەس بێژە خیانەت ئێژن کورد، بێژە فەساد ئێژن کورد. کامە کەسافەت لەم دنیا هەس بە مەحزی وتت کورد لێتی نادن. من هەر بە قیاس و ئەڕۆم تا بفەهمیم مانیفێست چییە و تەواوێوانەی کە پێیان وابوو من نەک مانیفێست بیکەی بە کتێب بە دەیان جلد کتێبم لەم دیبەیتانە ڕوو بە خەڵکە کوردەوار بە ناوە مانیفێستی ئینقلابی کوردی وتکە. بەڵام هەر قیاس بەمە دەستان تا بێتە دەستان مارکس تێت نەتیجە ئەگرێت. ئەم سێبەرە من نازانم شەبەح ئەوێت و چیوە زوانە جافی ئێشێ بپرسم یا لە بیرم چووگە یا کارکردی نەماگە بەلام و من 20 ساڵە لە دەرەوەی خەڵکە خۆم ئەژیم فرە کەلەمەیەکم لە بیر چووگە سۆ. ئەم سێبەرە کە بەسەر ئاسمانگە ئوروپا ئەسوڕێتەوە و هەر حیزبێک کە مخالەفت دەسەڵاتە پێی ئێژن کۆمۆنیست و هەر کەسێک کە گەرەک
تارمایی مەمنوو. ئەمە مارکس گەرەکی نەتیجەی لێ بگرێن، نەتیجەکە ئەوەسە، شەوە دروستە، شەوە تارمایی شەوە. گەرەکی نەتیجەی لێ بگرێ کۆمونیزم قودرەتە، کۆمونیزم هێزە، بۆیە ئەمانە لێی ئەترسن و سەرکوبی ئەکەن. هەر بەم قیاسە بۆ تۆ دەرئەکەوێ کە تۆ هێزی، واقعیەتێکی زۆر خەتەرناکی. بۆ کێ؟ بۆ کیانە ئەوانەی کە هاتەگنە سەر ئەم سەرزەمینە ئێمە و ئێمەیان بچووک کردو، و ئێمەیان بچووک کردو، ئێمەیان کرد بە قەوم، بچووکمانیان کردو، وە قەومەکەیشیان کرد بە زمان، کردیان بە هەنێ هیمای کولتوری جلوبەرگ، هەڵپەڕکە و تەواو. سوالە گەورە ئەمەسە، ئێمە دوای 300 ساڵ بەرنامەیە جدی، 120 ساڵ بەرنامەیە سیستەماتیک بە تەکنۆلۆژیە جەدید، بۆ تەکان ئەخۆین ئەوەی قێزەونی دنیاز لێمانەدەن. چون ئێمە هێزین، چون ئێمە واقعیەتێکین خۆمان نازانین. پێشووتر پێتانم وتم لە هەر کوێ دەنگ ناڕزایەتی تووڕە مەوجودە، کورد مەوجودە. لە هەر کوێ هەر کەسێ دەستی بردە شمشێر و بەرزی کردۆ بە تووڕەیی، کوردی تایە. ئەمە خەریکە چی ئەگەیەنێ بە ئێوە، خەریکە چی ئێژێت؟ ئەمە خەریکە بە ئێوە ئێژێت بۆ ئەم کوردە ڕووداوێک دروست بووگە کە ئەم کوردە نە ئەحەوێت و نە ئەحەسێت و دائیمەن تووڕەس ئەم کوردە. دەئیسە بابین ئێمە ئەمە بکەین و پس من بابێمە سەرەتایە ئەمە. شێخ سەعیدە پیران، عوبەیدوڵڵا نەهری، سەید ڕەزی، سمکۆ، شێ مەحموو، قازی محەممەد، حەزب دموکراتە کوردستان ئێران، کۆمەڵە، پێکاکا و عەبدوڵڵا و جەلان، مەڵا مستەفای بارزانی، ببەخشن مەڵا مستەفا، جەلال و ئیبراهیم ئەحمەد. ئەمانە کوردن، بۆ چمکە کورد کاریان کردگە. امتدادە ئەشرافیەتن بەرەو بورژوازی، قیامە کوردین. دێ ئەگەر ئێمە کوردبوونە کێشەکەمان خۆی ئەم گشتە پەلاماردانە، دەبێ وەڵامەکە لە کوردبووناوێ. ئەگەر ئەمانە ڕەوتە کوردین، یەکەم هەنگاو ئەبێ بڵێن ئێمەی کورد کێین، کێ دوژمنە ئێمەس. تا تۆ بەمانە بێژی ڕەوتە کوردی، تا تۆ بەمانە بێژی ڕەوتە کوردی و ئێمە ئەوجار بین بە مەتن و کوردی ئەمانە بەڕەسیکەین. مارکس هێژێمە سۆسیالیستە مەسیحیمان هەست، سۆسیالیستە فەئۆدالیمان هەست، سۆسیالیستە بورژوازیمان هەست، سۆسیالیستە ئاڵمانیمان هەست، سۆسیالیستە تەخەیولی و ئارمانیمان هەست. گەشتیان باتڵە، مرتەجع، محافزەکار، خیاڵی.
ئێستا تۆ لەگەڵ تەبەقەی کرێکارێکا ڕوبڕوویت هەم پرۆدۆنی هەس هەم سۆشیال مەسیحی هەس لە پڕێکا کاورایەتی گشتیان کۆکاتەوە و دانە دانە عیبەکانیان بۆ ڕەهاوی تەبەقەی کرێکار دەرئەخا. تۆ ئێشێ یەکەم بار بزانی چی ئەبێتە هۆی خوڵقاندنە ئەم کوردە جەدیدە کە ئێمەوین کە ناڕازین و هێز ئەدەین بە هەر جەریانێکی تووڕە وەترازیەک. چی ئەبێتە سەبەبە خوڵقاندنە ئەم کوردە؟ دیسانەوە من ئێوە ئەودەت ئەدەمەوە بە مێژوو. ئاخر بۆ ئەوانەی وا نازانن لە مەتنە ئاخێز کەڵک وەرگرن ڕوو ئەکەنە من بارهای بار و هەر ئێژن تەقەی سەرمان دێ. کاکە ئاخێز حتمەن هەدەفێکی هەز، یەک نانووسێت، دوو خەریکە بە ئەدەبیاتە شەفاهی قسە ئەکا. ئەم مەتنە بۆ ئینسان کوردیە. نووسین تەئسیری تیان نییە ئەوەنەی کە کەلامە شەفاهی هەسی. ئەو سەواد و تێگەیشتنە شەفاهیە زارەکیە خەیرێ پان و بەرینترە لەوەی کە تۆ بینووسی. دوو کاکە ئەم کۆمەلگا ئێشێ بڕێ ئینسانە ژیریشی تیاوێ بتوانێ پازڵ باتە دەمە یەکتریوە. تۆ ئێشی سوعال کەی ئێمە لە کەیوە ئەم کوردبوونە پێمان ئاشکار بووگە کە ئەبێ بەهۆی بەدبەختیمان نەک خۆشبەختیمان. ئێمە حتا خۆشبەختین بە کورد نایناسین چون خۆشین. تۆ تا زەمانێ باوکت هەز دایکت هەز زۆر ئاساین بەلاتۆ. تا زەمانێک کە شووەکەت هەز ژنەکەت هەز خۆشتگەرەکە زۆر ئاسایە بەلاتۆ. قەت دانانیشی تەماشایەکەی بە حەسرەت و وەختی سیگارێکە کێشێت، وەختی قاوەیەک ئەخواتۆ، وەختی پاروێنان ئەخوا، وەختی لەو دیوی پەنجەرەکە خیابان تەماشاکە. بەڵام کە نەما، کە مرد، کە کۆچی کرد، کە ڕووی بەبستە ئەو ماڵە خاترەیە، ئەو دایکە، ئەو مەعشوقە، ئەو شووە، ئەو مناڵە، ئەو دڵدارە سە بۆ تۆ. حەسرەت ئەخۆی یەک سانیەی تر بگەڕێ تۆ لە مۆبلەکەی بەرامبەر تا لە بەرامبەر تا دانیشێ تێر بنواری پێە. بەڵام لە بەردەمت بوو بە سەدان جار ئەدی ئاورێکە لێ نەداوە، سەرە لە مۆبایلەکەدا بوو، لەگەڵ ڕەفیقەکان تا قسە دەکرد، ئەڕوویتە دەرو. بەڵام ئیستە نەما، کە نەما تازە پەی ئەوەی تازە باوکت ئەدۆزیتەوە، تازە دایکت ئەدۆزیتەوە، تازە ئەزانی گوم بووگە و بە شوێنیا ئەگەڕێیت. ئەو جار شەنوکەوی ئەکەی لە خاترات و بیرەوەریەکانتە، لە ئەڵبۆمی ڕسمەکان و عەکسەکانە، لە بیرەوەری خەڵکی تر و دیگەرانە بە شوێنیا ئەگەڕێی. تۆ سەر لە نوێ تەسویری دایک و باوکت ئەسازی. ئەم جارە بتەوتر، واقعیتر، حەقیقیتر، گەورەتر، زیرەکانەتر. پس تۆ تا زەمانێکە بە خۆشی هایتە لای کەسانێکۆ یا وایتە مۆقعیەتێکە، بەلاتۆ مهم نییە وەختێ نامێنێت تازە تێتە ئاگاهی تۆوە، تازە تۆ بە شوێنی ئاگەڕێ. ئەم کوردبوونە حتا ئێمەتیا ئازاد بووین، دەسەڵاتدار بووین، خاوەن داریەتیمان بوو.
دەستدار بووین، کەسدار بووین، لادار بووین، ماڵدار بووین، سفرەدار بووین، حرمەتدار بووین، شەرەفدار بووین. کاک سۆلۆ لەگرا باهۆز و تۆفانە، بەش وەکو تۆفانەکەی نۆح بمان شوا بمانوە، لە پڕێکە ئاسمان داباریە خوارۆ. هیوادارم دەنگەکە باش بێت. ئێمە هەمووی ئەمانە بووین، لە پڕێکە ئەو وردە وردە لەمانە کەوتین، وەکو چۆن شێرپەنجێ ئەدا لە گیانە ڕۆ ئەچێتە ناوە خانە بە خانەی وجودت. وەختێ نەما، وەختێ نەما، تازە تۆ ئەزانی نەما، وەختێ نامێنێت غیابی غەیبەتی حزوری خۆی لە تۆ دەرەخا. ئێستا لە ڕۆژگارێکە ئەژین خەڵک فێڵبازە، خەڵکیان فێری فێڵبازی کردووە، کڵاوچێتی کردووە. ئێستا کە مەردانگی خەریکە نامێنێ تۆ ئەزانی مەردانگی نەماوە. جاران کە بوو نەدەزانی، وە دەزانی گشت کەسی وازە. بۆیە تۆ پیاو بوویت، ئاهاتی لە وڵاتێکی ترە لەگەڵ کەسانێکی ترە هەڵسوکەوتە کرد، لەوان نامەردی دەدی، چون تۆ نەدەزانی مەردانگی ئەساس نییە، ئەوە لای تۆ عادیە، تۆ حسابی ناکەی، نیە لەبەر چاوت. ئیمڕۆ کە کڵاوچێتی، ماستاوچێتی، بێخیرەتی ئەکرێ بە مۆدە، تۆ تازە ئەزانی شکۆی نەماوە، سەروەری نەماوە، پیای پیانە خەریکە کەمەوێت، تۆ تازە ئەزانیت. ئیستا تۆ ئیشە بزانی ئێمە لە مەقتەعێکە لە پەڕێکە کوردبوون نامێنی، ئەکەمینە قەیران. ئەها خۆشەویستێکە نامێنێت، کۆچەکا و ئەڕوا و ئەمرێ، تازە وە بیرت ئەکەوێتەوە بۆ ڕسمم لێ نەگرت، بۆ دەنگیم زەبت نەکرد، بۆ وەختی گۆرانی ئەوە دەنگیم زەبت نەکرد، بۆ وەختی هۆرەی ئەکرد دەنگیم زەبت نەکرد، بۆ تەسویرم نەکرد، بۆ چیرۆکەکانی، بۆ قسەکانیم هەڵ نەگرت. تازە تۆ پەی ئەوەی کە کوردبوون و بەر هێرش کەوتەکە. هێرشەکەش چۆنە؟ بە هەموو ماناوە قێزەون کراوە، بە هەموو مانا قێزەون کراوە. یەکەم هەنگاوە تۆ هێشتنەوەی خۆتە، بۆیە ئەوەی کە پێت وایە زۆر بە ئاسانی دەری ئەخاکەت و کوردی ئەیکەی بە هیمایەک و ئستفادەی لێکەی، چۆنیەتی جلوبەرگ لەبەرکردنت، چۆنیەتی خواردنت، گۆرانیت، چون ئەمانە سەرەتایی ترین شتێکە کە تۆ بەردەسە ئەکەفێ، وەتوانی عمومیەتی پێبێ. ئەعا لەگراسە کە هەر ئەمەد بۆ ئەقۆزنەوە و هەر لەگرا تۆ ئەکەن بە کوردە قەومی، و هەر ئەعا لەگرا کە تۆ ئاشکار ئەویتە بەخۆت، یەکسرە بۆ تۆ دەست ئەکەن بە دروستکردنی ڕەوت و جەریانگە لە جۆرا و جۆر. پرسیارە گەورە ئەمەسە، کامەیەک لەم جەریانگەلە ئەو هەوێنەی کە ئەبێتە هۆیە ئەم شۆڕشە کەرەستەکانی هینی خۆیانە، یعنی خەڵکی کورد دروستی کردووە، چەکی، ئەسڵحی، پارەی، بنکەی، جێگەی خاکی کامیان؟ هیچ کامیان، هیچ کامیان. بڕێکی فرایان کە ئەسڵن لەسەر کوردبوونەوە نەهاتوون، ئەسڵ ڕەبتی بە کوردەوە نییە. یا کابرا ویستوێتی بۆ خۆی دەسەڵاتێک دروست کات ناوچەیی لەسەر باوەڕک و عەقیدەیەکی
دینی یا مابەقێش دەستکردن و دروستکراون، هەرتکیان دەستکردن و دروستکراون، هیچ ڕەبتێکیان بە کورد نییە. ئەوجار تۆ ناچاری ئەم هەیکەلە سەقەتانە بشکێنیت. بێژیت شێخ سەعیدە پیران و نەهری ئەمانە شیوخە تازە دروستکراوە کۆمپانیگەلی یەهودی مەسیحی بووگن لە ڕاستایە ئینشقاق کۆمەڵگایە ئێمە دەورەیە کاریان بووگە دەورەیەکی تر ڕەوەندیان ئەگۆڕێت. ناچاری هەڵگەڕێت تۆ بێژی قازی محەممەد دەستکردە دروستکریاگە، نە بە ڕەچەڵک کوردە، نە بە خەسڵەت کوردە، نە بە یاسا کوردە، نە بە جیهان کوردە، خەڵسو و کەوتەکانیشی کوردی نیە. هەروەها بۆ حیزب دموکرات، هەروەها بۆ کۆمەڵە ئیستە مەلا بەختیار هەڵەگەڕێت و ئێژێ ئەنفالەکان دەوڵەتە عێراق کردی. یەکێک نییە وەڵامی باتۆ ئەی مەلا بەختیار تۆ چکاری، ئیستە تۆ چکاری، تۆ شەریکی لەو دەوڵەتەی وا ئیستە پاروی زلزلی لێ ئەگری، وا ئیستە پارە ڕۆنیە کە خەریکە ڕۆنی لێ ئەچۆڕێ. ئەم ڕۆنە لە پاش خوێنەکە وا لێ ئەچۆڕیا هات یان لە پێشی هات؟ تۆ چۆن ئیستە ئەو کورسیە گەرمەی وا هەتە، ئەو دزی و دەخەڵیەی وا هەتە، ئەو ناوەی وا پەیدات کردووە بە خۆت و بە حیزبەکەت و لە ژێرە سایەی دامەزراندن دەوڵەتە عێراقی دروستان کردووە. ئەو دەوڵەتە عێراقیە وا ئەو جنایەتەی کرد لە حەق مەردمە ئێمە. لەگرا تۆ خەریکی بەرەبەرە فێر ئەویت بفەهمی چه خەوەرە. لەگرا پەس ئێمە مەردمێکمان هەست بە تێپەڕبوون مێژوویەک، بە خاوەنداریەتیە گۆڕانە بنەڕەتیە جیهانیەک کە کۆمەڵگای ئەوروپایی دەسی پێ ئەکا. ئەم مێژووە هیچێکی لە سەرزەمینە توا نە بە باش نە بە سەقەت لە دەست و ئیرادەی تۆ نەچوو بەسەبەرەوە. دێنە سەرە بزانن هەر لە مانیفێستی حیزبی کۆمۆنیستی مارکس و ئێنگلسە ئەمانە بۆ کێژم بۆ ئەوانەی حکوومەتە هەرێم وا گشتیان کرۆکە حیزب سۆسیالیستی و لەسەر ئەدەبیاتە چەپ و بە تایبەتی کارە مارکسین. بابزانی کار مارکس قوەی مجریە دەوڵەت بە قانون گوزاران و ئیجراکەرانە دەستگاهە بورژوازیە نەزانێت، کارمەندانە دەستگاهە بورژوازیە نەزانێت. هەر لە مانیفێستەکە حیزبی کۆمۆنیستە هەست. یعنی بە دەوڵەتە ئیرادەی مەردمی نازانێت، بە دەوڵەتە تەبەقەیە کارگەری نازانێت، بەڵکو کارمەندانی ئیجراکەری یاساگەلە بە نەفعە بورژوازین، ئەوانە کارمەندە بورژوازین. ئاغای ئەمسالە مەسعودە مەلا مەسەفا، ئاغای بنەماڵەیە جەلالە حەسامەدین، سۆشیال دموکرات، ئێوە کارمەندەکین، ئێوە کارمەندەکین، یاساتان بە نەفع کێدانیاگە. ئەگەر تۆم شەنوکەوە بکەی هەر بە ئەدەبیاتە خۆیان پەی ئەوەی ئازای گیانە ئەمانە کونکونە، وەلێ ئەمانە وەختێک دەسەڵاتێک خۆی گەورە بێ تا سەدحێ خەڵکەکەیش گەورە کاتەکی خۆیان، وەختێک دەسەڵاتێ سەخیف بێ و ئینسانگەلە سەخیف بەسەر کۆمەڵگایەک و دابنێن خەڵکەکەیش بە ئەندازەی خۆی سەخیفەکە.
ئەگەر تۆ هاودەمە ژیانت پیاوێکی پیاگانە بێت ژنەکە ئەکێشێتە سەرەوە، ئەگەر هاودەمە ژیانت ژنێکی ژنانە بێ پیاگەوجەکە ئەکێشێتە سەرەوە تا باڵانسی کاتێکی خۆیان تا لە شان و شەوکەتیاوێ بتوانێ بیواتە ئەم لاو ئەو لاو نیشانە خەڵکی بە. بەڵام ئەگەر پیاکە خوێڕی بێ وە کچەکە جوان بێ ئەدا بەسەریا تا گەوجی ئەکا تا ئاستە خوێڕیتی خۆی بیوات. لە بڕێ کامێنێم کە نیشکە گەنجە گەوجی لە ئاو دەرتی کاوراوای پێکە. ئەگە کوڕەکە خاوێ نەزانێ و کەنیشکەکە معلمی باشی بن مامۆستای باشی بن وا ئەدا بەمل سەرە کوڕەکە نان خواردنیشی لەبی دەچێتەوە، ڕێوەڕوونیشی لەبی دەچێتەوە، پیاوبوونیشی لەبی دەچێتەوە، هەر ئەبێ بە بووکەڵێ بەدەست ئەمژنە. کەسایەتی سەخیف مردم سەخیفەکە وەکو خۆی. پس ئێمە بەڕەسیمان کرد ڕەوەندێک کە چه بەربەستێک دروست ئەکام. ئێستا خەڵک لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە یەک شتی ون کردووە. سەبەبی ئەوەی کە تۆ دائیمەن تووڕە بووی نان نەبوو، پارە نەبوو، نەنان بوو نە پارە بوو، تو بەرەبەرە فێرە نان و پارە کریاگی بە ئەدەبیاتە چەپ و بە ئەدەبیاتە ئیسلامی، بە ئەدەبیاتە نان مەسکەن ئازادی، بە ئەدەبیاتە نان و ئەمانە ئیسلامیەکان. ئەم ساختارە بوژوازیە لە دنیا کاری هەر ئەمەسە، حاکمیەتە ئەقەلیەتە بوژواز. ١٨٠ بریتانیاوە لە ژێرە خەتە فەقرە، تەبەقەیە کارگەرت چکۆلە کراوە. بۆیە تۆ مینیمۆم وێجە هەز لەگرا، حەدە ئەقەلە مەعاش. حەدە ئەقەلە مەعاش یانی چی؟ یعنی بوونەوەرێک وەکو ئینسان بتوانێت ئەم لەشە فیزیکیەی حفز کات تا مردن. جێگە گەرمێک بتوانێت بخەفێ، نانێ بتوانێت بخوازا و زێ بتوانێت بکە. ئەمە پێژن مینیمۆم وێج. کێشەی مردمە کورد نەک نان و ئازادی بوو، ببەخشن نان و مەسکەن بوو. بۆیە خەڵکە ئێمە ئیستە فکرەکە ئیشی بڕوا بە شوێنە پرۆژەیەک وەکو پرۆژەی بازرگانی، ئاڵتەرناتیڤ یعنی پرۆژەی بازرگانی. مەسەڵەن ئیستە خەڵک لە هەرێمە کوردستانە بە ئاشکارە ئەوێنێت اتفاقی کەوتگە بەرهەمهێنان خۆ نییە، کراوە بە هاوردەکردن، نەبردە بردە بەزنەوتە، بەزنەوت و مشتەقاتە نەوتە، غازە نەوتە، ئەو جۆرەشتانەسە. ئەمە وا لە ئینحیسارە، وا لە ئینحیسارە. تۆ بە حەیاتی ناتوانیت لە ژێر ئەم جۆرە دەسەڵاتە نەشکۆ بە خۆتۆ بوێنیت، نە دەسەڵاتە ئابووری بە خۆتۆ بوێنیت، نەگەشە بە خۆتۆ بوێنیت، نە سەروەری بە خۆتۆ بوێنیت. بە حەیاتی لەبەر ئەوەی تۆ کارگات نییە، بازرگانیت نییە، بازرگانە نییە، نیست تۆ کۆمەڵێ گەندەڵی فاسدی کارمەندت هەست دەستیان دانیاگە بەسەر دەمارە ئابووری کە یەک بردەکردنە سروەتە ژێرخانە بە سوورەتە خاو بیدەن بە وڵاتانەتر، هاوردەکردنە کالای هەرزانە لەبەرەوەی ورد و درست تووشی نەخۆشیە کالا بکەن. هاوردەکردن وا لای هەسارە خۆیانە.
وا لە ژێر دەسە خۆیانە. بۆیە لەم هەرێمە 200-300 نەفەر مشەخوەر وردەخوەر بندیوارانە خۆر تەکە 10-15 نەفەر ئینحیسار چییە کارمەند تەپیانداگە سەر ئەم خەڵکە. وایش بەم خەڵکە ئێژن ژیان بازرگانی و تویشی پرۆژەی بازرگانی بووی. یەکەم هەنگاوە خەڵکە هەرێم شکاندنە ئینحیساراتە و لە دەستگرتنە تەمامە ئیمکاناتە گەشەسەندنە ژیانە مادیە. ئەمە لە خەڵک سنریاگەسەوە، ئەمە لە خەڵک سنریاگەسەوە. پس لەگرا تۆ ناڕۆیتە سەر گەندەڵی ئەحمەدزە مەحموونیە ئەحمەدزە مەحموونیە. نا، ئەمە بازیە کایەس. یەکەم قەیرانە گەورە ئینحیسارە. ئینحیسارە بردەکردن، ئینحیسارە هاوردەکردن. نایەڵی یەک نەفەر بە ئیستیعدادە خۆی و دەرکەفێ، نەک دەرکەفێ لەوێ بتوانێت سەودایە گەورەیش بخولقێنێ. بۆیە خەڵکێکی بندەسی لێدراوی بێورە و وریا لە ناو دنیای هەرۆڵە و هیچ متمانەی تیانێ خەریکە ژیانەکە. بۆ تۆ ئەڕۆیتە داوای کەنیشتێک لێت ئەپرسێ ئیشە چییە؟ پارەی نووست و چەنێکت هەست، چەنی ئاڵتونم بۆکەی خانووت هەست، بۆ قسانەکە. لەبەر ئەوەی لە هەرۆڵی ژیانی و ئەدەمە قەتعیەت ئەترسێ بۆ سیغەکردن خراوە. تۆ ژنێک نکاح ئیسلامی ئەەکەی بۆ مدەیەکی دیاری کراوە، مەسەلەن بۆ 2 مانگ 2 هەفتە. ئەمە سوباتی نییە. ئەم ژنە ئەزانێت ئەم خانووە کەواتیە، ئەم نانە کە ئەیخوا، ئەم پارە ئەڕواتە گیرفانی. 6 مانگ بەردەوام نییە. مانگی حوتەم ئەبێ لە خیابان بخەوێ، مانگی حوتەم ئەبێ بڕواتە ناو ماڵێکی چکۆلە. بۆیە کەس حەز بە ئەم جۆرە زەواجە ناکە، حەز بە زەواجێک ئەکا کە سنووری دیاری نییە و هەتا هەداییە. ئێستا مەلا بەختیار وتی بوجە دیار نییە، مەجلسە ئیتحادی دیار نییە، 140 دیار نییە، دارایی دیار نییە. بۆ دیار نییە مەلا بەختیار؟ بۆ ئێوە هیچ شتێکتان یاسایی نییە و لەسەر یاسا نییە. هەر بە قەوڵ خۆتان من ئەسڵن باسم بەمە نییە کە شێوەی حکوومەتەکەتان دروستە یا غەڵەتە. سوال ئەمەسە بۆ نییە. وە چۆن ئێوە ئیستە یەواش یەواش ئەی دەرکێنن؟ هەر نەبووە. دێ تۆ ئەگەر بیرە لە حکوومەتێکی بتەو کردوێتۆ و تۆ مۆقەتی نەبی و کارمەند نەبی و کەسێ داتی نەنابێت و تۆ بەلاتەوە مهم نەبێت، چۆن نە مردمەکەت مردمی ئینقلابین کە لە پشتی توابن تۆ نەتوانی گەمانی سپاتکەی؟ بۆ تۆ ئەم بێسوباتیەت هەست؟ بۆ هەسە؟ ئەمە چ ژیانێکە ئەم مردمە لە ژێرە دەسە ئێوەیکە؟ ئێوە ناتوانن کارەبا دابینکەن؟ خەڵکە ئێمە پێی وایە ئێوە ناتوانن کارەبا دابینکەن. بۆ کارەبا کڕین خۆ کارێکی نییە. بۆ ئێوە ناتوانن کارەبا دابینکەن؟ ئێستا من وڵامی دەمەوە. کاورایە بوو ناوی عەزە بوو. عەزە ناوێکی خۆش نەبوو. خانمان حەزیان پێ نەیەکرد، موسەقەفانە نەبوو. داوای کرد لە 1-2 برادری خۆی ناوی بنێن ئاری و پێی بڵێن کاک ئاری، نە عەزە. برادەرەکانی وەختی ئایندی ئەم کوڕە وا دوێ کە عەزەی ناو بۆ باڵا بەرزێک و خۆش پێکەوتگە و خانمەکان حەزی پێکەن، لە پڕێکا سەرگەرمی قسەکردن بوو لەگەڵ خانمەکانە قاوێن دەکرد عەزە عەزە.
ئەو کارەبا کە بۆ ئێوە هەتای نابێت و سەبەبەکەی ئەوەسە ئێوە وە بیرتان بێ عەزەب و گەن ئاری نیەنها تۆ دائیمە ناسەقامویت ئەرحەمدولیلا بکەی کە کارەباتێت بەز نییە ئەمیشە هەس دەی ئەگەر ئەمە بڕوا چۆنەمە وەسە کەسێک چەشتەیکەی بەم جۆرە تەکنیک گەلە تۆ فەزایەک ئەوێنی کە تیا ئەتفاقێک ناکەفێ پس فەزایە ئەوەڵ شلووقیە بازاڕە مەکاریە کوردبازیە بێژگە لە ئاخێزە کوردوارە سەربەخۆ نەبێ کە هەمووی ئەمانەی ماهیەتەن دەرخست نەغدیانی کردو حاڕینی ووتی هیچ ڕەبتێکیان بە کورد نییە هیچ جەریانێکی تر نەهاتەوە دوو ڕەحبەریەتە ئینقلابیە ڕەحبەریەتە ئینقلابی لە ئاخێزە کوردوارە سەربەخوا دروست بووگە و تەنیا جەریانە واقعەیەکە لەم جەهانە بێ ئەوەی خۆی ببەسێتەوە بە سەرچاوەیەکی گەورەی وەحیانیەت بەناو خوا بێ ئەوەی خۆی ببەسێتەوە بە ڕەوایەتیشی گەورە وەکو لیبرالیزم وەکو سوسیالیزم وەکو کۆمۆنیزم کە نمودێکی دەوڵەتی جیهانی لە پشتاوێت بێ ئەوەی کە کەرەستەی بەدەستەوە بێت کەرەستەی مادی وەکو بنکە بارەگا چەک سیلاح پوڵ ئەوەی کە ئەتوانێ خەڵکی سەرگەردانی تووڕەب لە خۆی بەهاڵێنێ بێ ئەوە توانیوێتی بە هەزاران کەس لە دەور ئەم مەتنە کۆکات و ئەمە یەکەم جارە لە تاریخە لە قەڕنە 21 اتفاق کەوتگە بۆ خۆتان شاهدن ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە مەتنەکەمان زیاتر پان و بەرینترەوێتەوە و زیاتر ئەدوێت و زیاتر خەڵڕووی تێکە سوال ئەمەسە بۆ کەسانێک نایەن و ئەم مەتنە لە ژێرە ئەم ڕەحبەریەتە بگرن جواب وا لەگرا ئێمە خوێندنەوەی دروستە سیاسیمان یە لەم سەرزەمینە قیامێکی واقعی لە دڵە خەڵکی ناتکەسە دەرەوە تا بزانین قیام چه شەکڵیە ئەم خەڵکە گشتی ئەترسێ لەوەی کە بیگرن دەمکوتیکەن بیگرن سەرکوبیکەن بیگرن بیکوژن ئەم خەڵکە لەوە ئەترسێ با ئێمە بین ئەم سناریۆ بەڕەسیکەین بزانین حکوومەتە هەرێم هەر کەسێک ئەگرێت و ئەیکوژێت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەس منێک کە ئەم مەتنە ئەهۆنمۆ و لە منۆ ئەقوڵێت و تێتە دەرو جەهان کوردیە ئێوەس حەی و حازر مەوجودم و ئەم مەتنە من ئیتر لەش نییەم من ئیتر ئینسانێک نییەم من بەڵکو بێژەر چیرۆکە ئومەتێکم و ئەم چیرۆکە ئەمڕۆ بڵاو بگەسۆ بە ناوە خەڵکە هەر کەسێک و بە گوێرەی عەقڵە خۆی کردوێتی بە مەڵکە خۆی و بەکاری تێرێ و ئێمەش چاوچونوکیمان نەکردگە زەکاتە کوردبوونمان بوو ئێمە بۆ ئەم خەڵکەمان کردووە بۆ ئەم خەڵکە ئەدوین دەوڵەتە ئێرانی ئەربابە ئەمریکایە دەوڵەتە ئێرانی کارمەندانە حکوومەتە هەرێم ئەم مەتنە ئەناسن قدرەتە ئەم مەتنە ئەزانن لە پڕێکە عیددەی ئەم مەتنە بگرنە دەسەوە حکوومەتە هەرێم ئەمانە دەمکوتەکە پێتان وایە دەمکوتیەکە با من نمونەتان پێ بەم خەڵک ئەڵێ ئێوە نەبوو ئەو ساڵە عیددەیەک هاتن گەرەکیان بوو ڕاپەڕینی چەکداری بکەن گرتنیان هەر شەو ڕۆیشتن لە ماڵەکانیانە بە پیژامە دەریان هاوردن بە تراکسوود دەریان هاوردن حکوومەتی هەرێم لەم جۆرە خۆ دەرخستنە پێشوازی ئەکا و دەمکوتیشی ئەکا حکوومەتە هەرێم تۆ بڕۆ باسی گەندەڵی بکە وەکو کاوەگەرمیان یەک فیشەکە لێدا و کوژێ لەبەرەوەی شەهید سازی بکە بۆ گەندەڵی
هەم مەرغوبی بکاتۆم تۆ پێ دوایە زۆر شتێکی موهیمە و کاوەگەرمیانیان لەسەری کوشت بەڵام من زۆر قارەمانم کە من ناکوژن. حاکمیت زۆر جنایەتکارە بەڵام حاکمیت غەڵەت ناکا. ئێستا من شەرعیەدەم بۆ غەڵەت ناکا. چه غەڵەتی ناکا؟ نەک ئەوەی کە حاکمیت فرە بەزەی بە منابێت و من نەکوژێ. حاکمیت وەکو سەگ لە منە ترسێ و لە ئاخێزە ترسی. بۆ لەبەرەوەی ئاخێز مەتنە ئیدەس بیرۆکەس. تۆ فیشەک ناتوانی بنی بە بیرۆکە، کۆت و زنجیر ناتوانی بخەی بە پێی بیرۆکە. بەیانی پەیمانە حەیدەری بکوژی ئەم بیرۆکە گەورەتر ئەبێ وەکو ئەوی مەسیحی پێتێ. ئەم بیرۆکە گەورە بێت تۆ جێگەت ناوێت و تێ تۆ بەسەر و ماڵ و فەوتیاگی کە کارمەندە حکوومەتە هەرێمی، کە بنەماڵەی جەلال حەسامەدینی، کە بنەماڵەی عەلی خامنەئیت، کە بنەماڵەی کاربەدەستانە نۆکەر یەهودی جەهانیە دەوڵەتە عێراقیت. جێتیان ناوێت و چی تۆ لەبین ئەوە؟ مەتن تۆ لەبین ئەوە، وشەکان ئەوەی وا ڕەفتارەکان ئەگۆڕێت لەبینت ئەوە. ئۆکەی عیدەیەک لەم هەرێمە پێیان وایە هەر کەسێکیان گرتووە ئەمانە ئەتوانن هەر کەسێ بکوژن. ئەوڵان تۆ بە بیان و ئێشێ بگرن، ئێشێ بێژن تۆ کێی، تۆ چۆن دوژمنی؟ ئەوە نێژە و تیری ڕوویستە و ئەوە داعیشە و تیری ڕووستە و ئەم قسانەکەن. ئێشێ بێن سابتی بکەن تۆ چۆن تێرۆریستی، تۆ چۆن گێرە شێوێنی. ئەوان ئێشێ ئەوڵ دەفعەن نیشانی بن خۆیان حکوومەتێکی کوردین. دوو لە دڵ ئەم خەڵکە هاتگنە سەر دەرەوە، سێ بە ئیرادەی ئەم خەڵکە هاتگنە دەرەوە، چوار بنەمای بیرۆکەی تۆ لەگەڵ ئازادیە، لەگەڵ ئەخلاقا. تازە ئەخلاق بۆمان هەر معنایەکی نییە، لە تەعارۆزە، لەگەڵ ئینسان بوونە لە تەعارۆزە. دەی ئەوانە ئەم کارە ناتوانم بکەن چون بە مەحزێ دەست بوون بۆ ئاخێز لە میدیاکانە خۆیان خۆیان تڕۆون، چون نە قسەیان هەست بۆ کردن، نە ئەتوانن ئەو میزانە لە دروزنی و بەلاهەت خۆیان بشارنەوە. ئەمە نوکتەی ئەوڵ. نوکتەی دووەم، هەر کەسێ بگرن و هەر کەسێ بکوژن لە ژێرە ناوە ئاخێز، ئاخێز ئەبێ بە ساحێوە شەهید، ئەبێ بە ساحێوە خوێن، ئەڕواتە گیرفانە من. ئیستە 20 پیاگە پیاگانە لە سلێمانیا بێت، لە هەولێرا بێت بێژی من ئاخێزیم و تۆ ئەڕوخێنم، دەمیانەوێت و تەڵەی تەقیاک زاتیان نیە قامکی بۆ بوون. وەی لە بەرم وەی لە دوامە، دەستیان بۆ نەوەن نابود ئەون، دەستیان بۆ بوون زووتر نابود ئەون. ئەبێت بە هەوێنە گڵپەی ئاگرا ئاخێزە یەک نەفەر بکوژن بەناو ئاخێزۆ، کۆ ناوێتەوە بۆیان و کردیتەکەی ئەگەیێت بە ئێمە، بە مەتن ئاخێز، مەتنە ئومەتە کوردی، بە مەردم. بۆیە ئەم کارە ناکەن، قەت ئەم کارە ناکەن، ئەم اشتبا ناکەن. پس ئەم چاو زەقۆکردنە و خۆ زەقۆکردنە و دەست ئەوە شێنین و قەپەکەینە سەریا ڕۆڵەی خۆی لە بەرامبەریانە نەوێسیاگە تا دەرکەوێ ناتوانن قەپکەن و سەرە کەسە ناتوانن. ئەگەر قەپەکەن و سەرە عیدەیەکا و عیدە یا بەدبەختن یا خوێڕین. بەدبەختن لەبەرەوەی نازانن، خوێڕین لەبەرەوەی کە ئەکەونە ناوە کایەکەیانەوە. تۆ لەگرا خۆت بازیەکەی و لەسەرە قودرەتە ئەوان وێسیاگی بێت بە چی بتگرێ؟ بێژێت تو دوژمنە ئازادیت، بێژێت تو دوژمنە کوردی، بێ بە چی بتگرێ؟ بێژێت تۆ مفسد فی الئەرضی، بێژێت تۆ گێرە شێوێنی. دەی سەرەتا ئێشێ بدواتە ناو میدیاکانی تۆ بەتاڵ وکاتەوە. ئەو جار فۆقیە بەسە بێت بێژێ ئێمە هەمومان زەربی سفرەکە،
جا ئەو جار تۆ ئیشی بێ سابەتی بکەیت تۆ چۆن کوڕە خاسەی چۆن کوردی چۆن شۆڕشت کوردیت ئەو بۆ تۆ زەر بە سفرەکاتۆ ئەو بۆ تۆ بە سفات و بانەکە بە بنەجوولەکە بە خوێڕی بە ترسە زاور بە هاوردە بە خائین ناودەوە توێژی بێمە تاماتانە جوواو بیت و بۆ ئەو کاراکە کەواتە خەڵکەکە نازانێت چون نەکاری سیاسی کردگە نە ڕەوەندی جەدیدی مبارزە تێگەیگە نەواقعەن بربەرەکانێکی جدی کردگە وە هووهووەم خەڵکە هوو دریاگە ئەمڕۆ حکوومەتە هەرێم لە خیابانەکانە سلێمانی دا ئاخێزی بوێنێ خۆی ئەکا بە گەوج گێج ئێژێ بیکەن لە ڕێخوا کەس لە بەردەمیانە قەرار نەگرێ بێڵم بە ئەوەنە شەکەت بوون بێن و بڕۆن تا شەکەتەوەن فەرقەکەی ئێمە لەگەڵ هەر جەریانێکی تری دەستکرد لەم دنیا ئەمەسە جەریانەکانی تر ناتوانن خۆیان زلکەن بزانم سە کابرایسە بە خۆیژێ من کۆمۆنیستم 50 ساڵەوە خۆیژێ کۆمۆنیستم هیچ قسەیەکی بۆ کردن نییە قسەکانی ئەمەسە ئرتجاع دواکەوتو مافی ژنان پیا و سالاری مافی مناڵان تەمامی ئەمانە لە مانیفێستەکەی مارکسا هەست هیچ ڕەبتێکی بە کۆمەلگای ئەمەش نییە ئەمانە نە ئەتوانن پڕۆلەتێر دروستکەن بە معنای ئینسانە بێ هیچێک بێ چیزێک کە نە سەرمایەی هەست نە زەمینی هەست نە کەرەستەی بەرهەمهێنانی هەست هیچێکی نییە بێژگە لە هێزی کار کە خۆی ئەفرۆشێ خۆیشی وەکو کالایەک بەرهەمێک لە بازاڕە قیمەتی زیاو خوارەکە پیر ئەوێ قیمەتی ئەشکێت بێهێز ئەوێ قیمەتی ئەشکێت تەخەسوسی لە خوارە قیمەتی ئەشکێت هەر وەکو کالا ئەمانە حتا ناتوانن پڕۆلەتەر سازیکەن ئەمانە پێیان وایە ماوەینە مەسەڵەن کابرا حەمەی حاجی مەحموود بە خۆیژێ من سۆشیالیسم تۆ بیشتر کاسەلیسی تا سۆشیالیست چی مەسەڵەن حەمەی حاجی مەحموود مەتنسازیەکە پڕۆلەتەر سازیەکە چیەکە حەمەی حاجی مەحموود سۆشیالیسە دوکانێکی کردوسە بە ناوی سۆشیالیست ئیبراهیمی عەلیزادێژی من حیزبە کۆمۆنیستم تۆ خەریکی پڕۆلەتەر سازیەکەی یعنی دروستکردنی ئینسانێکی بێ هەمە چیز کە قەستی هەست دەسەڵات بگرێتە دەسۆ ئەو جۆرەی کە مارکس ئێژێ قیامە قەحرامیزە تەبەقەیە کارگەر قیامە تووڕەیە چینەکرێ کار تۆ ئەوتە دروست کردگە ئەمە سە ساڵە دروستت کرد دەگە نە ئەمە چێکەین ئێمە ئینسانی کوردی بە مەبەستی سەروەری و شکۆی کوردی بۆ وە دەستکردنە هێزە خۆی دروستەکەین بۆیە ئەو من وتم ئەوێتە وەی لە بەرم وەی لە دوام نە ئەتوانێ پەلامارە بە تەشەنەکە زوەسێنەوەی بە ئاگر گەڵپەکەی ئیگرێ نەیدا ئێمە ئەو مەتنە خەسیاگانە نییەین ئێمە مەتنەکەمان کوردیەوە لە دەست خۆمانە لیبرالیزم نییە کۆمۆنیزم نییە ئیسلام نییە مەسیحیەت نییە تۆ بڕۆی 5,000 دانە ڕەوایەتی بۆ بێری بێژی کۆمۆنیستم بێژێن نەخێر ئێمە سوسیال دموکراسین نەخێر ئێمە سوسیال ئیسلامین نەخێر ئێمە عیداڵەتە تەوحیدین نەخێر ئێمە جامعەیە تەوحیدین نەخێر ئێمە مارکسیست لێنینیستین نەخێر ئێمە ماۆئیستین هەرکەسی بۆ خۆی قەراحەتی کەس ئیسلامی نییەین بێژێ ئێمە نەخێر مەکتەبین ئێمە مەخرەجین ئێمە تەریقەتین ئێمە چوزانم مەذهەبین هیچ کامیان نیین ئەبزارەکەوا لە دەست خۆمانە کوردیەتەکەوا لە دەست خۆمانە هیچ کەس لەم دنیا بەقەدەر ئێمە و ئێوە ناتوانێت کورد بێ ئێمە توانین گزارش لە خۆمان بین کەسی تر ناتوانێت گزارش بە ئێمە ئەزانین چیمان لێ قۆمیا چیمان لە دەستدا ئێمە ئەزانین چ شکۆ و سەروەری و ژیانە ئینسانیەکمان لە دەستدا چ دەرفەتێک چ داهاتوویەکمان لە دەستدا ببورن چ ڕابردوویەکمان لە دەستا چ ئێستەیەکمان خەسار کردووە چ داهاتوویەکمان نەماگە ئێمە زانین بۆی ئەبزارەکەوە لە دەست خۆمانە مەتنەکەوە لە دەست خۆمانە کێشەیە هەرێمە کوردستان مەتنەی انقلابی بوو کە مەوجودە ڕەهبەریەت بوو کە مەوجودە
وەکارە حکوومەتە هەرێم لە دەستپێکردنە ئەمە کارە یەک پێ لە قەس بنیان ئەم کۆشکە دەمێکە هەڕۆژیاگە بەدەست ئاخیزە و فوویەکی لێ بکە یەکەفێ یەک فووی لێ بکە یەکەوێ وەکو حکوومەتە تڕۆکەی بەغەیان وەکو ئەوەی تاران وەکو حکوومەتەکەی عەلی خامنەیی وا بە مشتێ پازدارە فاسد و ئورەییە تریاکی بڕۆن گوێ بدەنە قسەکانیان کاکە بڕۆن گوێ بەنە قسەکانە سەردار جەعفەری و سەردار فڵانە کەس فەرماندەی کول لە سپای پازداران سەردار سەلامی مشتی ئەحمەقە پێدایک و باوکە بێ ئەقڵ ترسنۆکە بێ شەخسیەت خەریکن تەک یەکتریا قساکەن بڕۆن گوێ بەنە قسەکانە تا تۆ شەخسیەتیان بێتە دەسە میزان زەکاوەت و درایەت و قدرەت و شەهامەتیان بێتە دەسە بابا ئەمانە ئەرباب داینیاگەن ئەربابێ وا سیستەمەکەیان بۆ چەرخێنێت ئەو گۆپاڵە خەڵک ناتکەس دەرەوە خەڵکە رێم وەزانێتە بێژێ ئاخیز ئەیگرن ئەیکوژن نەکاکە گیان مەترسە ئێمە یەکێکمان لێ بکوژن خوێنێ بڕواتە پای ئەمە وەکو خوێنەکەی مەسیحی پێدێ ئەمانە بە هەموو حەول و تەقەلایان و دەنگە ئەم میکرۆفیۆن ئەم تریبونیانە کزۆ کردگەسۆ کزیان کردگەسۆ کەس نەیبیسێ کەس ڕووی تێ نەکا کەس قسەی تەکا نەکا ئەو ئێرانیە و ئەو ئیتلاعاتیە و ئەو ئێرانیە و ئەو دەوڵەتی ئێران وا لە پشتیا و خوازانی کێسو و قساکە بە پیرۆزیەکانمان و خۆشیان لە گشتیان جاش دەرن ئێمە دەوانە و فێر بووین مەلا مستەفا جاشوگە ئیبراهیم ئەحمەد جاشوگە نا من 40 ساڵمە من لە ئێوە بیستم جەدیدەنیش مەسعود مستەفا لە کتێوەکان وزاگیسی قاسملوو هەم جاشە ئێران و هەم جاشە بەغاو ئێمە خۆی لە ئێوە پیرۆزیەکان تا کامەسێ ئەوە لە خۆتان ناپیرۆزتر و نادروستر و بێشەرەفتر نییە دەخۆ بە قسەی خۆتان ئەم قسانتانە کردگەیمە فێروگین خۆ لە ئاسمان بۆ نەمان هاوردگە پس من ئمشەو گوزەرا وەکو مەدخەلێکم کردو لەوەی کە بۆ ڕاپەڕین ناوێ لە هەرێمە بربەستەکانی چین کۆم کردەوە لە بڕێک مەسئلە یەک نەبوونە ڕەهبەریەت چ چهرەیە کاریزماتیک چ بیرۆکەیە ئینقلابی دوو ونبوونە خواستە خەڵکی چی گەرەکە خەڵکی چی بێهاتکە خەڵکی هەر ئەو شتەی گەرەکە وا 100 ساڵە وا 100 ساڵە گەرەکیزی شکۆی لە دەستچووی خاوەنداریەتی بەسەر ئێستا و هەنۆکەیی و داهاتووی خۆیان بە ئازادی تەمام بە مالکیەت تەمام خەڵک ئەشی چی لەبین بووە لە حکوومەتە هەرێمە فەساد نییە خەڵک بەدەست ئینحسار و ئەناڵێ هەموو دەرفەتێکی ژیانیان لە ئینسانی کوردی سندووەتەوە مالکیەتیان لێ سندووەتەوە گەورەیە ئینسان و کوردی و جەهان و کوردیان لێ سندووەتەوە کۆمەڵێ بازرگانە وردە دەڵاڵە دەسە بازرگان وردە دەڵاڵی دەسی بازرگان هاتوون دەستیان ناوە بەسەر ژێرخانە ئێمە کە مەوادە خام بێ ئەیوە کۆمەڵێ هاوردە ئەکەن تا ئەم پوڵەی کە لە ڕێگەی ئەم کاران و تێت دیسانەوە بڕواتەوە گیرفانە بازرگانە گەورە ئەو هاوردەکردنەش هەروە لە ئینحسارە خۆیانە خەڵک لە هەرێمە ئەم سیستەمە دەبێ هەڵتەکێنێت وە سیستەمە کوردی دابنێت نەبۆ گەندەڵیتی تەمامە ئەم سیستەمە وا هەتایە ئەها بە لێشا و خەڵک بەجێ تێڵێ ئێژێ نامەوێ نەما تازە نەما چون لەوانەیە نەتوانێت بیهێنێتە سەر زمان بەڵام وەختی ئێژێ دەسم بەم کاسبیە ناکا لەگرا نابم بە هیچ هیوایەکم نییە بە هیچ جێگەیە ناگەم یعنی هیچێکی بەدەستۆ نەماوە نە سەرمایە
نە کەرەستەی بەرهەم هاوردن نە زەمین. کراوە بە پرۆلەتەر. ئینسان کە بوو بە پرۆلەتەر، ئاها کۆمونیستەکان سنووریان نییە؟ مارکس وایژێ ئینسانە کرێکار کە نە زەمینی هەست، نە سەرمایەی هەست، نە کەرەستەی تەولیدی هەست. ئەو شیعرەکەی عەبدوڵڵا پەشێو لەم قسەی مارکسە گیریاگە. وەتەنی کوا؟ ئەوەی بستەخاکێکی نەبێ خودا و ئەستێرە و ئاسمانی کوا؟ ئەمە هەمانە. تۆ نە کەرەستەی بەرهەم هاوردنە هەست، نە خاکە هەست، نە سەرمایەت هەست، وەتەنت کوا دەی؟ وەتەنێکە نییە. بۆیە بە لێشاو کارە ڕووەکە لە ئەوروپا. بۆی مهم نییە خۆیەکا بە سۆمالیە، خۆیەکا بە تاجیکستانە، وەتەنی نەماکە، چون لە هەموو شتێک خریاکە. ئەوانەی هەرێم چیان کردگە؟ خزمەتگوزاری ناکەن، ئینحساراتی ئەنگرتگە تا تۆ بێوەتەنکەن. تۆ بێوەتەن بووگی، بۆیە بە لێشاو بەجێ تێڵی تێی. بۆیە خۆت ئەدەیتە بەرە بەحرە ئەژە، خۆت ئەدەیتە بەڵە کاناڵە مانچ و ئەخنکێی. تۆ بێوەتەن کریاگی، بێنیشتمان کریاگی، بێسەرزەمین کریاگی. مەتنا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەربابە گەورەیان دەبین ئەوە مشتێ فاسدە بێعەقڵە حەلیم سەهلە. بڕۆن هێنری کەسەنجەریان بێرن، بڕۆن بەرنارد لەڤیان بێرن. ئەمانە مشتێ گەوجە جنایەتکارن، مشتی فاسد بێ بنەڕەت جنایەتکارن، ناکوردن، بە سەورێک و دوو فوەکەون. پەس ئاخێزە کوردەوارە سەربەخۆ موژدە ئەدات بە یاران ئەم ئاخێزە لەگەڵ پەیوەندی گرتنتان حەوێنە ئەم قیامە دەست پێ ئەەکەین و پێتانی سابت ئەکەین کە هەم تاران ئەڕۆخێنین، هەم بەغا ئەڕۆخێنین. و ئەمە بە ئەقڵ ئەکرێ، بە ئیرادە ئەکرێ، بە ڕۆحی کوردانە و شکۆی کوردانە ئەکرێ. و ئێمە ئەم کارە ئەکەین و ئەم مەسئلە جێبەجێ ئەکەین. واجبە سەرشانە یارانە ئاخێزە کە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتریا بتۆکەنەوە و منیش ئاگادار بکەنەوە. یەک نەفەر قامکتان بۆ ناوە من ئەم شۆڕشەم بە ئاشکارا کردگە، نایشارمەوە، لە ئەمریکایشی ناشارمەوە، هەر بە ئیدعاکەی خۆی لەسەر ئازادی ئەوەستین لەگەڵ یەکتری قسەکەین لە هەر دادگا و محکەمەیەکی جیهانیا بێت. ئێمە ئیسلامی فاندامنتاڵی دەستکردی خۆیان نییەین، ئێمە کۆمۆنیزمە دەستکردە خۆیان نییەین، ئێمە مەتنە جیهانە کوردین. بۆیە ئێمە حەجێک مەخفی ناکەین، قیامە خۆیشمان مەخفی ناکەین، یارانە ئاخێز و مردمە خۆیشمان ناشارینەوە. ئێمە شۆڕشە شاخ ناکەین، خریاگینە ناو ئەم شارانە و ئێستا ئەمە مەیدان ئێمەس. لەسەر هەمان ئیدعایە کە ئەوانە ئیکەن. ئەمانە پێیان وابوو لەم سەرزەمینە ئینسانێک نایتە دەرەوە گزارشە لە جیهانە کوردی بدات. ئینسانێک نایتە دەرەوە کە ئەمانە نەتوانن بیگەوجێنن و هاتە دەرەوە لە هەموو مەقتەعێکی تاریخیا تاریخ سابتی کردووە میلەتێک کە خەریکە نابود ئەبێت، لە خۆڵەمێشانە خۆی وە هەڵەسێتەوە.
دەستێ لە تاریخ تێت و ڕۆحگەلێک لەناو ئەم تاریخ ڕائەچڵەکێنێت وا ئێمە ڕاچڵەکیاین. سیاسەت ئاواسەوا من وتم ناو جۆرەی تۆ پێت وایە کاورا پێی وایە و تێتە خیابان و دەزەوا بۆ چەک شارە هرت نییە پیاوە بێ دەلیل بێتە خیابان و یەکێ باتە بەردەستڕێژ بە ناوە حکوومەتەوە دا بزانی 24 ساعت لەسەرە ڕەش و لە قەڵاچۆلان خۆی ئەگرێ ئەتوانێ خۆی بگرێ. تۆ دەست بۆ یەک نەفەرە ئێمە دا بزان وەکو خوێنەکەی مەسیح هەتایە بە ناو چاوانی ئەرباب تۆ پاک ناوێتۆ. ئێمە ئەوانەی دەسە خۆتان نیین ها، ئێمە ساختە و کردەکانە دەسە خۆتان نیین ها، بێ بە گەندەڵی و بێ بە نازانم چرت و پرت و سوسیالیزم و مافە مرۆڤ و ئەمانە بێ خەڵکی بکوژی تا خەڵکەکە بڕاتە ناوەوە. ئێمە ئاخێزین پیاگم گەرەکە لێتان بێ دانێ لە ئێمە بگرێەوە بێژ ئێمە ئاخێزی بوو. پیاگم گەرەکە لێتان میکرۆفۆنە یەک میدیاتان بخاتە بەردەسە ئێمە بۆ هەرچی گەوج و ئەحمەق و تێ هەڵدریا لەم تەلەڤیزیۆنانەی ئێوە، بۆ لە هەرچی خول و چل و ئەحمەقە وا هەرچی چرت و پرتە ئێژە ئێوەنە نایەوەم تەلەڤیزیۆنانە بۆ زات ناکەن یەک سەعات لەم تەلەڤیزیۆنانتانە لەدەسە ئێمە ئاوێ بۆ جورئەت ناکەن. چون عینە ئەوەی کە من وتم ئاخێز وەکو تارماییەکە بووتم مارکس ئێژێ ئەسوڕێتۆ تارمایی کوردیەت ئەسوڕێتۆ بەسەردانە زیقتان کردگە خۆشتان ئەزانن ئیمڕۆ و سۆیەس ئەزانن نابودن بەڵام نازانن کەی ئمڕۆز بەیانیە دوو بەیانیە چەقەنەی لێبین دەرچووگی دەمێکە چەمەدانەکانە بەسکە دەرچی. بۆیە من لە دیبەیتکە لە ئایەندا چۆنیەتی ئەم مانیفێستە شەنوکەوەکەم تام خەڵکە بزانێت چی گەرەکە مەسئلەکەی چییە، چۆن ئێشێ حرەکەت بکات، چۆن ئێشێ ئاخێز بکات و چۆن ئەم ئاخێزە سەرەکەوێ وە بە یەکۆ سەریەخەین. بە هیممەتی ئێوەی مردمە ئەم سەرزەمینە وا هەر کامتان سوڵتانێکن و ڕابەرێکن و ژەنەراڵێکن بالقووە و بالفعلەکەی دەرئەکەفێ ئەوە مەتنە جیهانە کوردی نەوگە تا تۆی قارەمانی تیا دەرکەوێ تا قارەمانێتەکەت لە دنیا بهۆنرێتەوە. هەر بۆیە ئێمە لە دیبەیتگە لە ئایەندا تێنە سەر ئەم مەسئلەی مهمە و ئشارەی پێکەین. لا ئێوە خۆش.